سڵاوتان لێبێت هەمیشە گوێبیستی ئەوە دەبین کە دەڵێن خۆراک ڕنگدانەوەی تەندروستیمانە بە شێوەیەکی تر ئەگەر بمانەوێت تەندروستی یەکێک بزانین ئەبێ لی بپرسیم بزانین خواردنەکانی تۆ چییە چۆنە لە چه کاتێکدا ئەم خواردنانە وەردەگری بۆیە ئێمە درێژە بە سەرەتاکەی نادەین لەم بەرنمەیە باز لە بابەتێکی زۆر گرنگ دەکەین کە دڵنیام بۆ زۆربەتان بەلاتانەوە بابەتێکە پێویستان بە زانیاریەکانێتی و دەشتانەوێت دەربارەی بزانن بۆیە میوانداری دکتۆر ئیبراهیم تاهیرمان کردووە ئەو پزیشکی پسپۆڕی تەندروستی کۆمەڵە لە هەمان کاتدا شارەزایەکی تەواوی هەیە لە بواری خۆراک و شێوازی خۆراک دکتۆر جان دووبارە بەخێر بێ دەمانەوێت لەسەر خۆراک قسە بکەین لەسەر ئەوە چۆن ئێمە بتوانین خۆراکمان ڕێک بخەین چ جۆرە خۆراکێک بەکاربێنین هەموو ئەمانە دەکەینە ئەو پرسیارانە و هێواش هێواش لەگەڵ جەناب تا باسیەکەین بەڵام سەرەتا پێش ئەوەی لەگەڵ بەڕێزت دەست پێ بکەین ڕای چەند هاوڵاتیەکمان وەرگرتووە دەمانێت بزانین ئەوان دەربارەی خۆراک چی دەڵێن و چۆن بیریان لێ کردوتەوە پاشان دەین پرسیارەکانمان لەگەڵ بەڕێزیان دەست بەنسبەت ئەمە ناو بازارن دوکاندارن زیاتر خواردنی فاسفود دەخورێ بەخوای زیاتر لە فێ و ئەو شتان لە فەی سینگە گۆشتە جەرگە برنجیش هەیە بەس ینی ئەوانە زیاتر سەرەتر فاسفود چکە مەجالەکەمان کەمەتا چی نانی دەخۆی دێەوە وەختیان دەناوێ جەلەبە هەندێک زیاتر فاسفود هەیە زۆر جار ناچاری دەیخۆی هەنی هەز دەکەین ناخۆشەوە بەس لە برسان دەیخۆی چ بکەین حەزم لێ لە میوە سەوزە خواردن ڕۆژانە میوە سەوزە زیاتر دەخۆین و لەگەڵ خواردنی کاوە خواردنی تەندروست بێ خواردنی لەمارە دەخۆم بیان لەمارە لە بۆم دێ لەمارە دەخۆم خواردنی بازاری ناخۆم لەبەر چەوری و لەبەر پیسی و لەبەر ئەوەی کەس نازانین چ خواردنە شێدەنێ لە پشت مەدعەمەکەی کەس نازانین کو خواردنەکەی لێدەنێ دەینتە پێشێت نازانین چییە زۆر شت هەیە نعی لەسەر ئەو مەوزوعی کە مەسەلەن سەر دەچێت مەدعەمەشی دانایە فەلافلە داینایە وازیەکەی پێشەی زۆر جوانە دەچێت پشتەوەش نییە ئەنوا حەشاتی لێیە نازانین کو بچ بکەیت کوبی خۆی لەبەر ئەوە چی تامی چیز شەکل نالاتێ سەحەکەمان مەزبوط نییە قانونی گەشتگوزاری جوان نییە ینی محاسبە لێ ناکرێ ئیزازەکەی بە ماوەی فترەی زۆر کەم بە 10 ڕۆژ 15 ڕۆژی ئیزازەکەی دەرێنە دەستی تقریباً 20 ڕۆژ ڕۆی پێشتر کەباب خواردە بازاڕی وەڵڵاوە بلەوە لای 2 ڕۆژ و 2 شەو دەک قەلبم دەخورە لەگەلی حتا عیلاجم بۆ نەکرد لێوازینە دکتۆرەکانی شایەدە زیاتر برنج دەخۆین دۆڵمەیە کفتەیە بام بەخۆم زیاتر حەزم لە بریانە دکتۆر گیان جۆمان لەو هاوڵاتیانە بوو پاشان دێنە سەر زانیاری وردەکان بەڵام با لە سەرەتاوە لە زاری پزیشکێکی تایبەتمەند بە بواری خۆراک چۆن پێناسەی خۆراک دەکەی پێشەشی بەناوی خوای گەورە بەخشندە و مەهرەبان سڵاو لە بۆ بینەرانی خۆشەویستمان ئەوان خۆراک بریتە لەو مادانەی کەەوە ئینسان وەری دەگری لە ژیانی خۆی کە بریتێ لە کاربۆهیدریت و لە چەوری و لە پرۆتین و لە شلەمەنیەکان لەگەڵ کانزایەکان لەگە ڤیتامینەکان کەەوە ڕۆژانە لە بۆ ژیانی ئینسان زۆر پێویستە ئینسان بەبێ خۆراک ناتوانێت بژی بەڵام پێویستە ئێمە بڕی خۆراککە و زۆری خۆراککە و ئەو کاتێکەوە دەیخۆین پێویستە بە جوان تەطبیقیکەین تاوەکو خۆراکەمان بتە خۆراکێکی تەندروست بەنیسبەت سەرچاوەکانی ینی ئێمە ئەو خۆراکانی کە پۆلێنت کرد بە پێی جۆرەکانی سەرچاوەکانی لەکوێن زیاتر ئایا بە تەنیا دەتوانین لەو دوو سەرچاوی ئاژەڵی ڕۆکێ وەریگرین یان سەرچاوی تریش هەیە بۆ خۆراکی بەڵێ خۆراکان هەر زۆرە خۆراکی کە ئەو پێنج زۆرە باسمان کە هەرێکە سەرچاوێکی تایبەتی خۆی هەیە مەتەن لەوانە ئێستاگە بڵێن پرۆتین لە گۆشتی هەیە لە هێلکە هەیە لە بەروبوومی شیرنەمەنیەکاندا هەیە گۆشتەکە جا گۆشتی سۆر بێتن گۆشتی سپی بێتن گۆشتی ماسی بێتن ئەوانە سەرچاوەیەکی زۆر باشی پرۆتینن پرۆتین هەیە لە هەندێک دانەوێڵەوەکی نیسکە نۆکە فاسولیایە لۆبیایە بەڵام بە ڕێژەیەکی زۆر کەمتر پێنە سەر چەوری زۆربەی هەیە لە خوانە چەورەکان ئەو ڕۆنانێکەوە بەکاری دەینین زۆربیان هەمووی چەورن وهروە گۆشتی حیوان چەوری زۆر تێدا زەردێنە هێلکە چەورێکی باش تێدا هەیە گۆشتی ماسیش تێدا هەیە بەڵام چەورەکانیان فەرقی هەیە زبدە و کەرە و ماستیش ئەوش چەورێکی باش تێدا هەیە بێنەسە کاربۆهیدریت زۆربەی لە دانەوێڵەکان هەیە ئەوە نانە گەنمە جۆیە نیسکە نۆکە فاسولیایە ئەوانە هەمووی
کاربۆهیدرێتان تێدایە کاربۆهیدرێت تەبان لە سەوزەش هەیە و لە میوەکانیش هەیە بەڵێ ئەوانە هەمووی سەرچاوی کاربۆهیدرێتن دکتۆر جان ینی پێویستی چیە یان مەسەرم با بڵین گرنگی چییە من سەرچاوەکان بزانم ئایا مثلەن نتوانم اعتیماد تەنها لەسەر سەرچاوەیەکی ڕۆکی بکەم هەتا ژیانم ماوە یان جانبێکی تری بڵین بەس لەسەر ئاژەڵی بکە ئەنگ بۆ یەکێکی ئاسایی گرنگی چییە گە سەرچاوەکان بزانێ هەر خۆراکە سەرچاوەکەی کوێ گرنگی چیە لەبەرەوەی هەر سەرچاوەیەک مادەیش تایبەتی خۆی تێدا هەیە ئەمە جەنابەت شارەزای وەک دکتۆر کە دەزانین سەوریەکان چەند زۆرێکی هەیە سەوری کۆلیسترۆل خەڵک زۆر باسیەکە کۆلیسترۆل ڕۆژانە بۆ ئینسان پێویستە بەڵام ئەمە لە حەدی خۆی زۆر زیاتر دەیخۆین بۆیە توشمان بە نەخۆشی دەکاتن ڤیتامینەکان زۆر زەرورن هەر یەکە لە نەوع میوەک و لە نەوع سەوزەیەکدا هەیە هەندە پرۆتین هەیە پێویستمان پێ هەیە پێویست سەرچاوەکەی بزانین ئەگەر لەوانەیە توشمان خانەکانی لەشمان بەرگری لە شینامینێت و خانەکانمان بەرەو زیادبوون ناڕڵ منداڵەکانمان گەشە ناکە بۆ یەگە سەرچاوەکانمان زانی دەتوانین ژانێکی زۆر تەندروست بەسەر بەرین بۆیە پێویستە ئینسانێکی احتیاجیش ڕۆژانە معلوماتێکی هەبێت لەسەر سەرچاوانە تاوەکو بتوانانی ژیانی خۆی منداڵەکانی بە تەندروست بەڕێوە بات زۆر جار ینی کە دێتە سەر لایەنە ئاژەڵیەکەی ینی خەڵکێکی زۆر باس لە خواردنە دەریایەکان دەکا ینی ئەوانە وەکو چۆن بڵین عرەبوتنی ئەهوەن شەڕینە ینی خراپ بڵین باشترین خراپەکانن ئەگەر مقارڕنەیەکەی بە خواردنە ئاژەڵیەکانی تر بەخۆی کاکتۆر هەموو خواردنەکان زەرورن خواردنی ئاژەڵی خۆشمان پێدەین گۆشتی سۆر یان گۆشتی حیوانی پێدەن ئەوی زەرورە پێستا ئەو مادەی حەدیدەیەکەوە ناو گۆشتی سۆر هەیە یان مادەی مەگنیسیۆم مادەکانی ترە لەناو گۆشت ماسیدانیە بۆ شێوەیە بۆیە پێویست ئەویش بخواتن ئەویش بخوا بەڵام ئێمە خەڵکی خۆمان یان زۆر بەلایەکدا دەڕوا و لایەکت ئیهمال دەکاتن ئەو کادەبتە لاسەنجێک دروست دەبی لە خواردنەکانی تووشی بە زۆرەها کەمی کورتی لە ڤیتامینەکان دەبیتن بۆیە پێویستە هەموو خواردنەکان بخۆین بەڵام هەر یەکە بەڕێژەیەکی دیاریکراوی خۆی دوایە ئەگەر دەرفەت و باسییان دەکەین چۆن خواردنی بەیانی نیوەڕۆ ئێوارە بخوا من دەمیست ئەوە بپرسم ئێستا ئێمە زانیمان سەرچاوی ئاژەڵیمان هەیە سەرچاوی ڕۆکیمان هەیە و ئاژەڵەکانیش هەریەکەی جوهاروش ئێمە باس لە یەک لە جانبە یان لایەنە هەرە گرنگەکان بکەین کە چۆن ئەم خۆراکانە جەناب فەرموود و هەمووی گرنگە هەموو جۆرە خوارەکێک گرنگە ئەگەر بپین ئەم جارە بە پێی ژەم چۆن تااملیان لەگەڵا بکەین بڵێ ژەمەکانی خواردن ئەوەی کەوا لە ڕووی زانستیەوە سەلمێنراوە جەمی بەیانی جەمێکی زۆر باشە پێویستە وەختەکەشی دیاری بکرێتن کەوا لە کاتژمێر 6 لە بۆ 8 بەیانیە ئێمە بەداخەوە زۆر زاهەیە دەبینین سعات 9 دەنانی بەیان دەخۆین ئەوش کاتێکی گونجاو نییە لەبەرەوەی مەعیدە یان جگەر ئەو کاتی ئامادە نییە لە بۆ هەرزی ئەو خواردنە بۆیە زانایانی بەتابەتی یابانی دەڵێن پێویستە باشترین خواردنی بەیانی نەگاتە سعات 7:30 بەڵام ئێمە چونکە وەختەکەی دەگۆڕن ئەویش هەم زیانی هەیە ینی پێزگە لە زۆری خواردنی بەیانیان بڵێ جگە لە پێکهاتەکەی لەسەر کاتەکەی مهم بەڵێ کاتەکەی زۆر زەرورە پێ کاتەکەی خواردی بەیادن ئێمە دەتوانین شتە لە ناو کۆمەڵگەی ئێمە باوە ئێستا زۆربەی دانیشتن و یەکتر دیتن و ئەوەکان دەخەنە سەر ئەو ڕێستورانتانەی کە نانی بەیانیان پێشکەش دەکەن بۆ هەندێکی دەنووسێ هەتا کاتژمێر 11 نیوە ڕۆژ بەردەوامەکەواتە لە ڕووی کاتەوە ئەمە کاریگەری هەیە گونجاو نییە بەڵێ ئەوەی کە باشە تەبەن جگەر و مەعیدە و دوازدەگرێ و ڕێخۆڵە ئەوانە کاتەکەی واچاکە لە مابینی ساعت 6 بەیانی لە بۆ ساعت 8 بەیانی بێتن تەبەن خواردنەکان ئێمەش نابی هەموو ڕۆژێ نفسی خواردن بخۆین لە کوردەواری خۆمان زۆر زیاد دەبینین بەیانیان بەس ماست و پەنیر بوویتە عادەت لە هاوین لە زستان لە پاییز هەموو کاتەکان ئەوە شتێکی باش نییە پێویستە خواردنەکان بگۆڕین چی لێ بکەین چونکە ماست و پەنیر هەموو ڤیتامینش تێدا نییە هەموو پرۆتینێکی تێدا نییە هەموو چەوریش تێدا نییە بۆی پێویستە بیگۆڕین باشە ئێمە گەر مەثەلەن هەفتە 7 ڕۆژە دەتوانین لەو 7 ڕۆژێ ڕۆژێک ماستی بخۆین ماست دەخۆیت چەند مڵاچێ ماست لەگەر مەتەن لە تێکنان لەگەڵ چایەکی دەخواتن ئەگەر حەزی لە چای بیتن دەتوانانی هەندێک سەوزە و میوەش لەگەڵ بخواتن ئێستا لە زۆر وڵاتان کاکتۆر یانی بەیانیانیش دەبی سەوزەی بخۆی چونکە سەوزە پێتێریش دەخۆی ڤیتامینی باشی تێدا هەیە کە بەداخەوە ئێمە بەس لە ژەمەکانی نیوەڕۆ ئێواران ئەگەر دابنین یانی لەگە خواردنی قورسە سەوزە و میوە دابنین ئەو کاتە دەبتە زەمەکی سووک هەم بەیانەکەی وەچگوتمە خواردنی بەیانی زۆر زەرورە تقریبا تام بڵێن هەموو زەمەکان باشترە لە ڕووی طبیەوە ئەوە ڕۆژێک مەتەن ماسی دەخواتن دەتانی پارچە پەنیرێکی لەگەڵ بخواتن چونکە هەردووشیان نەفسی سەرچاوان بەڵام هەموو ڕۆژێ ماست و پەنیر ئەویش گونجاو نییە وەچ باسمان کرد ئەنی کەواتە کاتەکەی 6 لە بۆ 8 باشە وانەگەر بە قسەی یابانیەکان بکەین بێگومان کە ئەوان
بەڵێ ڕووی زانستی ئەوان کردێت لێکۆڵ نەکراوە لێکۆڵی نوێن لەسەر کردووە لە خۆرا و نەگوتراوە گۆڕانکاری لە خواردنەکان. خۆراکەکان شکەین بۆ نمونە دوای ڕۆژێک بەتەن ڕۆژی دووەم دەتوان ڕۆژ دەم بکەینە هێلکە تەبە هێلکە بە کوڵایی باشترە لەوەی کە لە ڕوون بکەی لەبەرەوەی بخۆی چەوری کۆلسترۆلی زۆر تێدا هەیە پرۆتینەشی باشی تێدا هەیە کە پرۆتینەکانی زۆریان ضرورن لە بۆ لەش ئینسان کە پێدا ئەوە لە بەیانیانە گرنگەوەری بگرینیان گوێزایان ئەوە من ئەگەر بڵێ بە لە ڕۆژێک توانی مەتەنەن بیکەیە گوێز و باوی ڕۆژێک توانی مەتەنەن بیکەیە قاپێک نیسکێنەشی جوان و خەفی بەڵام ڕۆنی کەم تێ بکەیت بەیانێکیان دەتوانی مەتەن بڵاچێک تەحین بخواتن لەگە پارچەیەک نان بەیانێکیان دەتوانی قاپێک سوپی بخواتن سوپێکی تێکەڵ بەیانێکیان مەتەن دەتوانیتن نۆگیان لۆبیا یەکەچیان بخواتن دووسێ مڵاق نەسی زۆری بخوا مەتەن نۆک و لۆبیا بەیەکۆدا کەمیەکی زۆری بەڵێ پرۆتینی باش تێدا هەیە ئەو کەسانەیە کە گۆشتیان تەرک کردووە دەتوانن پرۆتینی وەک لە نۆک و لۆبیا و لە نیسی وەریگرن هیچ پرۆتینی تێدا هەیە بەڵام ڕێژەکەی کەمترە زۆر باشە بابینە سەر خواردنی نیوەڕۆ بەس من پێش ئەوەی کە پرسیار لەسەر خواردنی ڕۆ بکەین لە ڕووی زانستنیەوە بنەما هەیە کە ئەبێ سێژەمبێ یان ئەوە عادات و تەقالیدە یان ڕای تۆ چییە مەسەلەن ژەمەکان چەند ژەمبێ باشترە ئەبن بەڕای من بکەینە دوو جەم زەمی بەیانیان زەمی نێوڕای هەندێک تاخیر بکەین بکەینە سەعات 2 لە بۆ 3 یان زۆربەی زۆری خێزانەکان لە کۆمەڵگەی ئێمەش کە لە دەوام دێنەوە دەبتە سەعات 3 لە سەعات 3 دەتوانین زەمەشی هەندێک باش بخواتن وەبی ئێواران کەم بخوات کە زەمی ئێواران بەڕاستی لە ڕوو طبیەوە زۆر باش نییە دوای باسی یەکەین چ بخوا باشە خواردنی نیوەڕۆ کاتژمێر سێ بێت وانە یەک لە بۆ سێ یەک لە بۆ سێ لەبەر یەک لە بۆ سێ لەبەرەوەی گەدەی ئینسان جەنابەت کە دەزانی گەدە پێویستی بە 4 تا 5 ساعتەیە ئەو خواردنەی کەوا بەیانی خواردێتی هەرسی کاتن بەڵام ئێمە زۆر دەبینی ساعت 10 نانی باین دەخۆین ساعت 2 نانی نوڕان دەخۆین زۆر لێک نزیکن ئەو کات گەدە و ڕیخەڵۆمانی دەبێتن بۆیە وا چاکە بینەکەی بەلایکەین 5 ساعت بیتن هەتا 6 ساعت هەتا بەتەواوەتی گەدە بەتاڵبی ڕیخۆڵە بەتالبی و استراحەتی خۆیان بکەن و زگەریش هەندە زۆر زەخت و لۆدی لەسەر نەبیتن بەنسبەت خواردنەکانی نیوەڕۆ ینی شتێکی جەمێکی ئاسایی دەتوانن بخۆن کەمێک برنج کەمێک ئەوەیە ئەگەر بینە سەر خواردنی ئێوارە ژەمی ئێوارە چۆن بێت نیوەڕۆژ پێم چاکەگەر هەندێک وەردیکەینەوە خراپ نییە بەڵێ طبعا خواردنی نیوەڕۆی خەڵکی خۆمان زۆربەی دانەوێڵەکانە زۆر برنج بیتن ئەوە ساوارە کفتەیە دڵمەیە ئەوان هەمووی تقریبا هەموو دانەوێڵیان تێدا هەیە کە زۆر بەشیان پرۆتین تێدا هەیە لەگەر کاربۆهیدراتێکی باش تێدا هەیە بەڵام واساکە نیوەڕۆ لە ڕوبع نان زیاتر نەخوا ئەگەر ئینسانەکە وەزنی هەندێک زیاد بوو ئەگەر ئینسانێکی احتیاطی بدەتانی کەرتێک نانیش بخوا لەتێک نان بەڵام پێمان ساکە نانەکە زیاتر نانی تیری بیتن خاستن نیوڕانان دەتانی مەتەنەن 6 هەتا 8 مڵاکە برنج بخواتن لەگەڵ قاپێک زەڵاتە بخواتن لەگە هەندێک سەوزە بخوا ئەوەی حەزی لە شلەیە دەتوانی برنجەکەی بخوا لەگەش لێ بەڵام ئەو کاتی واساکە نانەکەی نەخوا یاندای من دوو خواردن بخوا نەک خەڵکی خۆمان نانی دەخوا برنجەکەش دەخوا شلەکەش دەخوا گۆشتەکەش دەخوا پاشان بپسی شوار لەسەر دەکات دەبتە 5 خواردن زۆرە هەم لە بۆ جگەری باش نییە ماندوو دەبی هەم لە بۆ گەدەشی باش نییە مەتەن زەمی ڕۆژی پاشی دەتانی مەتەن برنجەکەی نەخوا گۆشتەکەی بخوا لەگەڵ نانەکە و لەگە زەڵاتەکەی ڕۆژی پاشتر مەتەن ماسی بخوا ماسی هەتا دەتوانی 350 غرام 400 غرام ماسی بخواتن لەگە زەڵاتە و لەگە سەوزە لەگە لە تێک نان چونکە ماسیش هەندێک ئەواتە بە هەمان شێوە دەبێت گۆڕانکاری تێدا هەبێ نەک هەموو ڕۆژێ بەڕاستی هەموو ڕۆژێ ئەمە پێویستە وەچی بە ئینگلیزی دەڵێن change of the lifestyle يعني باری ژیانی خۆمان بەڵێ تەغییر نەمەت الحیات نەمەت حیاتی مە زۆر گۆڕای بەڕاستی پێویستە ڕاستی کەینەوە ینی زۆر غەڵەت بووە نیوڕانێک دەتوانین بەتەن قاپێک سوپی بخوا قاپێک نسکێنەی بخوا نیوڕانێک چەند دەتوانێت هەم بڕەکەی کەم بێ و هەمیش گۆڕانکاری تیا بکرێت گوتت پێم خۆش نییە یان نانی ئێوارەم پێ باش نییە لەبەرچی طبعا نانی ئێوارە وەک جەناب دەخۆ دەزانی لە پاش مەغریب لە پاشێکەوە ڕۆژ ئاوا دەبی هۆرمۆنەکانی لەش ئینسان زۆربەیان بەرەو کەمی دەڕۆن بە تایبەتی غودەی دەرەقی کەەوە لە هەموو دکتۆرەکان شارەزان کە غودەی دەرەقی ئیشێکی زۆری هەیە دەرەجی حراری ڕێک دەخی گەرما و سەرما لەش ئینسان ڕێک دەخی میتابۆلیزم ڕێک دەخی بۆیە غودەی دەرەقی لە کاتی شەوان بەرەو خەوتن دەڕۆن بەرەو ئیستراحەت دەڕۆن جگەریش لە پاش سەعات 9 شەو زۆر کات جگەر هەر ئیشەکانی لەستا 50 دادەبەزی ڕیخەڵۆک و معیدەش بە هەمان شێوە ترشەلۆشی معیدە لە پاش سەعات 9 شەو بەرەو دابەزین دەڕۆن بۆیە لە خارج دەبینی ئەغلبی منداڵەکانیان سەعات 8:30 دەخەون لەبەرەوەی هەتا جگەر و ئەوانەیە ماندی نەبی شەو زۆری نەخۆن وەچی خەڵکی خۆمان هەتا نیوەی شەو ئەمە خواردنی دەخۆین بۆیە پێم چاکە جەمی ئێوارێ ئەگەر نیوڕانێ سەعات 2 لە بۆ 3 نانی نیوەڕۆی خوارد ئێواران تەنها قاپێک زەڵاتە بخوا لەگەڵ مەتەن هەندێک سەوزە بخواتن لەگەڵ مەتەن دەتوانی لە باتی زەڵاتە و سەوزەیەگە حەزی لێ نەبوو پارسەلەتێک سینگ بخواتن لەگە هەندێک زەڵاتە یان پارسێک ماسی بخۆ بەس ببێنان
واساکە نان لەگەڵ نەخواست ینی شتێک بێ لەسەر شتێکی سووک بڵێ. خەفیف بێ یعنی هیچ نەخوا باش نییە بەڵێ. زۆریش بخوا باش نیە مەحالە بکە وەسەد بیتن خواردنەوەی بەسیط وەکو جەمێکی تایبەت خەفیف. تەماشای نەکا ینی بڵێ بەڵێ. جەمەکە دەبی سفرە بڕازێن ئەمە زۆر زیادەوەی مقابلاتی پێش مەطعم هەیە مقابلاتێک بەسیط دێنن ئەو دەتانی بخوا ئەوانی کە بەڵام مایانیزی تێدا نەبی و مەسەلەن خواردنەکان گۆشت شتوای تێدا نەبی عادەم گۆشت ماسی یان هەشە ساعت 12:30 شەو ئۆردەری لەفە و ئەوانە دەکەن ئەوانە تەبان هەر کە کاریگەریی زۆر خراپ هەیە. کاریگەری خراپ دکتۆر گیانگە پرسیار بکەم لەسەر ئەوەی کە مەسەرەن هەندێک هاوڵاتی پرسیار دەکەن دەڵێن ئێمە ڕۆژەیەک جەم دەخۆین بەڵام جەمێکی لە تێری ئایا ئەمە لە ڕووی تەندروستیەوە دەکرێت دەڕووی تەندروستیەوە غەڵەت غەڵەتە 100% غەڵەتە لەبەرەوە یەک زەمی قورس زۆر خراپتر لە سێ زەمی سووک سێ زەمی سووک باشترە لەوەی زەمەکی قورس بخوا لەبەرسیە کە زەمەکی قورسی خوار یەکەم زاگەدەی زۆر ماندوو دەبیتن پاشان ڕێخەڵۆکانشی ماندوو دەبی جەرجی زۆر ماندوو دەبی ئەو خواردنەی کە خواردیەتی زۆر زیادە لە خۆی لەو میتابۆلیزمەی خۆی بۆیە جگەر زۆر ماندێبی هەتا هەمووی هەزم دەکاتن یەکەم زاری پاشان ئەو شەکرەی کە هەیەی دەبی خەزنی کە ئەو شەکرە زیادەی کە خواردیەتی لەو زەمە زۆرەی ئەو کاربۆهیدراتی کە خواردیەتی ئەو چەورەی کە خواردیەتی تەبەن پاشان زەنابەت دەزانیم گلۆکۆز دەبتە گلایکۆجین خەزن دەکرێت گلایکۆجین دوای دەبتە چەوریەکە خەزن دەکرێت هەموو چێ دەیکە هەموو جەرگ و معدە دەیکەن لەگەڵ ئەو خانەکانی برێن ناوجگەر بۆیە ماندوو دەبیتن ئەی پرسیار مەسەلەن هەمان پرسیارمان لێ دەکرێت دەڵێ باشە ئەمن بەیانیەکەی زوو سەروپەیەکی زۆر گەورە دەخۆم هەتا وەختی نووسن هیچی تر ناخۆم و ئایا لەش دەتوانێت بەسەر ئەم هەموو چاوریەدا زاڵ بێ احتمالە بتوانێت زاڵبی بەڵام لە مستقبل ینی متەکرد تووشی بە مشکلێک دەکات بێگومان هەموو ڕۆژێک معدەی ئینسان بەیانیان توانای نییە ئەو خواردنە قورسەی هەزم کاتن لەبەر ئامادە نییە لێ زەمەکانی بێن شتێکی خواردنەکان ئەغلبی مەتەن وەسەتن یان زۆر قورس نین بەڵام زەمی نیوەڕۆ چووکە ئیشی کردیۆماندی بۆ شتە دەوامەیە و حرەکەی زۆر کردیا وێ زەمی نوڕان دەتوانانی هەندێک قورستر بی بەڵام بینیان 5 ساعت تا 6 ساعت کەمتر نەبێت. دکتۆریان زۆر بەمان کارەکانمان بڵین وامان لێ دەکەن لەسەر شێوازی خواردنەکەمان چۆن بێ بۆ نمونە ئێستاکە لەگەڵ هاوڵاتیانی کە باسی کرد ئەو دوکاندارە ئەو مەجبورە لە شوێنی کارەکەی بمێنێتەوە لەوانەیە هەموو کەسێکیش ناتوانێت ئەو خواردنی لە ماڵەوە لە بۆ کاتە هەندێکیان مەجبورە بن کە خواردنی دەرەوە یان فاستفود و ئەوانە بخۆن ڕاگررتنی ئەو بەڵانسە چۆن دەکرێت کەسێک کە ئەگەر ئەو جۆرە کارانەی هەبێ چۆن خواردنەکەی ڕێک بخە طبعا ئەمە باسیۆمان نەکرد کەەوە چوار ئەومان هەیە چوار لیڤڵمان هەیە ئاستمان هەیە بڵێ ئاستێکمان و کەسانێکەوە لە ماڵ دانیشتون هیچ ناکەن کەەوە پێی دەرێن ژیانی دانیشتن بە ئینگلیزی پێدێن سەدێنتەری لایف ینی هیچ ئیش ناکەن لە ماڵێ ئەوە کالوریەکە و خواردنەکەی ڕۆژانەی فەرقی هەیە لەگەڵ خەڵکێکی کەم دەجوولێتەوە ئەوە لیست ئاستی دووەم کە پێدرێن کەم جوولانەوە طبعا ڕۆژانەی کالۆری ئەو کەسێکەوە لە ماڵ دانیشتێ فەرقی زۆرە لەوەی کەوا کەم دەجوولێتەوە لە بۆ موەزەف کە دەکات ئاستی سێمیان مۆزەفەکە حرەکەی هەیە و بەس دانیشت لەسەر کۆمپیوتەر و مەتەنەن وەچی دکتۆرەکە زۆر دەگەڕێتن و تەڵەبەی کولیەکان ئەوانە زۆر دەگەڕن و ئاستی سێمە ئاستی چوارەممان هەیە ئەوانەی کە زۆر ماندوون ئەوە دەبینی وەستایە عملەیە کرێکارە ئیشی بلۆک دەکات ئیشی کەرپوش دەکاتن ئیشی مەتەن بینایی دەکاتن ئەوان ئاستی سارە من دەتوانن کالۆری زیاتر وەگرن ئەو شخصە زۆر زەکە دێنە لای ئێمە دەرێ دکتۆرە من لە دەرێم و ئیش دەکەم ئیشەکەم وایە ئەم بەجێرەوی دەبی بەرنامەکەی لە بەدامنێم نەک بە ئارەزووی خۆم زۆر زاب علمیش نییە بەڵام مەزبوری کە بە لەبەر ژیانی خۆ دەبی لەوی تەرتیب بکەیت ئەو خواردنانێک کە جەناب لە دەرەوە باستکردن دەبی بزانین ستەخوا ئەگەر ئەو مەتەن لەفەشی بخوا ئەو لەفە دەی بزانم گۆشت حیوانە گۆشت مریشکە یان فەلافلە ئایا لەفەکە نانە یان سەمونە هەتا بزانم کادۆرێکە لە بە حساب بکەم ئەگەر ناتوانم بەرنامە بدەمێ مەتەن لە مەطعمی نانی دەخوا پێدەم لە مەطعمی کە نان خوار هەرسێکان پێکرا مەخۆ گۆشتەکە و برنجەکە و شلەکە و نانەکە دەکات چوار دانە محالە بکە عەلەقە دوام بخۆ منە مەتەن کە لەفەچی دەخوا لەفەچی سەمون ئەگەر سەمونێکی حەجەری احتیادی بیتن تقریبا 150 کالۆریە ئەگەر لەفەکە گۆشت مریشتێک بی یان گۆشت ماسی بی تقریبا نزیکەویش دەکات 200 کالۆری تقریبا 350 کالۆری خراپ نییە احتمال پێتر دەخوا بەزەوە بچی بیپسێکی لەسەر بکاتن و ئەگەر چواردانە فەلافلی تێدا بێ لەگەڵ ئەو سەمونەی کە تقریبا هەدەکات نەفسیشت ئەچکە فەلافل بەخۆچیە نۆکە نۆچی بخۆی هەندێک ڕۆن هەڵەمژێ لە کاتی بژاندنەکەی ئەو مشکلەکەمان کاکتۆرانی خواردنی دەرێ مشکلەکەمان ئەو ڕۆنەیە ئەو ڕۆنەگەر بێت و زوو نەگۆڕدرێتن بەردەوام لە بەیانی هەتا ئێوار هەر فەلافلی پێسۆر بکرێتەوە ئەو ڕۆنە بەخۆ دەزانانی دەگۆڕێ ڕۆنیش بەخۆی لە ڕوت بیەوە ئەگە دەرەزێ حرارەی زۆر بوو یان زۆر قرچاوە پێدێن زۆر سۆر کراوە زۆر قرچاوە
ئەو ڕێنی سەرەتانی پێدەرێن یعنی زۆر مهمە دەبێت ئاگام لەو موزوعی بتن ئەگەنا خۆم من احتیاجیەکە فلافلەشی بخۆلەکەن وەگە قاب برنجش بخۆلەکە پارسی قاپێک مەرەگە مشکلم نییە بەڵام ڕۆنەکەی بۆ بەردەوام کەسێک کە ئەگەر لە دەرەوە کار بکە بەوەندە کێشی زیاد ناکە کێشی زیاد ناکە بەس مهمەوەی حرەکەی بکاتن ئەمە دەبێت دوکاندارەکانی خۆمان سبێن لە ماڵی مەتەن نانێکی باش دەخوانی ڕوانی ئەو خواردنە دەرێ دەخوا هەر دانیشتە ئەو دانیشتنەوە دەکات لێم زۆر زەلیان دەپرسم دەیشت چییە لەبەر لیان دەپرسم زام حرەکەی هەیە حرەکەی نییە پێ بێگومان زۆربەی زۆری خواردنەکانی دەرەوەش ئەو چوریە کە باست کرد تێیدا ڕێژەکەی زۆرە و کوالیتی چوریەکەش لەوانێ خراپ بێ خواردنێکمان پێ بڵێ کە ئێمە ئەگەر هات و بشمانەوێ کێشی لەشمان بپارێزین نهێڵین قەڵەو بین بەڵام نەتوانین دەست بەرداری بین چین ئەو خواردنانە بە هیچ شێوەیەک ناکرێت ئەو خواردنانە لە ژیانمانە بسڕدرێتەوە طبعا کاکتۆر ئێستا زۆر ڕێژیم هەیە عالم و لای خۆشمان پیادە دەبی ڕێژیمان هەیە دەڵێ مەتەن دەبی خواردنەکان هەمووی چەوربی واز دەکار بۆ هیدرێت و وا لە نان و سەمبوون ئۆشتانە بینی ڕێژیمان هەیە درێ نابی سەوزە و میوێ هەر قەتعی بخۆی ئەو هەریەکە تەبەن سوودی خۆی هەیە و زیانی خۆشی هەیە ئەتو هەر کۆمەڵە خواردنێکت قەتع کرد متەکد بە یەک لە ڤیتامینەکان نەقص دەبی یەک لە کانزایەکان نەقص دەبی ئێستا مەتەن برێمە جەنابەت هیچ میوەشی مەخۆ ئەغلب ڤیتامینەکان لە ناو میوە سەوزەکاندایە بۆ نمونە ئەگەر کەسێک ئاسایی بێت کێشەیەکی نەبێ و هیچ ڕێجیمێکی نەبێت مەسەلەن خواردن هەیە کە مەسەلەن دەبێ هەموو ڕۆژێک ئەو جۆرە خواردنە بەرگرێ ئەو یان ئەو جۆرەت ئەو جۆرە شێوازە خواردنەی هەر هەبێ شێواز ناتوانانی قرارێکی قەتعی لە بۆ بدەین دەتوانی مەتەلەن بەڵام بڵێم ئەگەر میوەی هەر مەخۆیان سەوزە مەخوا ئەو دوانە احتمالە بۆ ماوەیەک لەشی بتوانانی ڤیتامینەکان لۆ دابین کاتم بەڵام هەندێک ڤیتامینە کاکتۆ دەبێت ڕۆژانە وەریگری مەتەن ڤیتامین سی خەزن نابی ئەم برێمە دو پرتەقالی مەخۆ لیمۆی مەخۆ مەتەن لالەنجی مەخۆ هەم پریان ڤیتامین سیە چی یەک لە مەزەرەکان ڤیتامین سیە کە میوەم لێ قەتعکە متەکد بە لە مستەقبل تووشی کەمی ڤیتامین سی دەبیتن مستەقبل سەوزەکان گرنگن کە هەموو ڕۆژە بیان خۆین دەمێنێتەوە سپیاتیەکان مەتەن ماست و پەنیر و شیر وانە بڵێم هەرمەی خۆمەی خۆش بە خۆ دەزانی ئەوانش ڕێژێکی باشی هیچ نەبێت ڕۆژنا ڕۆژێک لەو سپیاتە هەفتەیەکە زارش بخۆ باشتر لەوێ هەنەخوا ئەو کاتی کەمی کالیسیومی توش دەبیتن ئەگە نەستە بە ڕۆژێک کەمی ڤیتامین دیشی توش دەبیتن ئەو کاتی ئسقانی زعیف دەبیتن و کالیسیوم بە خۆزانی زەنابەت کە کالیسیوم کەم بۆ عەزڵاتەکان باش ئیش ناکاتن زومان دەبی زوو بێتاقەت دەبی زۆر باش ئێمە کێشەیەکمان هەیە واتەمە لەگەر کەم خۆری دایم خۆری ینی هەموو خواردنەکان بخوا ینی بەس بە ڕێژەی ئەو بڵێن مەسەلە کوردی پێم زۆر ڕاستە هەر سێزەم بەکەمی بخوا بەکەمی خواردنەکانیش بگۆڕی پێم باشتر لەوەی ملی بداتە خواردنەک و وازەکان تربێنی میوەکان لە وڵاتی ئێمە دوای ژەمە قورسەکانە درەنگ شەوە یان کاتێکە کە ئێمە هیچ بۆشاییەکمان لەناو گەدەمانە نێشتێتەوە چ کاتێک باش ئێمە میوە سەوزە بخۆین سەوزە کاکتۆر هەم کاتێک دەتوانین بیخۆین بەتایبەتی ئەوە خاسە خیارە لە هانەیە برن کەلەمی پێ دەڵێن ئەوان هەم کاتێکتانی بخۆن لەبەرەوەی ڕێژەیەشی لە 90 ئاویان تێدایە کالۆریەکەشیان زۆر کەمە ڤیتامینی زۆر باشیان تێدا هەیە دەتوانێتە سعات 9 دەیشە و سەوزە بخورێ سەوزە بەڵام میوە بەڕاستی پێمان باش نییە شەوان درەنگ میوە بخورێ لەبەرەوەی زۆربیان مادەیەکی زۆر شەکریان تێدا هەیە وە کاربۆهیدرێتی زۆرشیان تێدا هەیە بۆیە بەرەو قەڵەوی دەڕوا و لەوانەیە کە شەوی لەسەر دەخەوی زیاتر ینی کەواتە کۆختێکیشمان هەیە بۆ ئەگەیتر بڵێن لە دوای ئەوە میوەژ نابێ بخورێ کە بریتە لە دوو کاتژمێر پێش نووسن ئێستامە لە ڕێژیمی خۆمان پێیان دەڵێن میوە محالە بکاتن نەگاتە سعات 8 شەو باش نییە کەسەکە سعات 11 بنوێەوە نیە بەڵێ ئەگە سعات 11 بخەی بڵێ پێشمان باش نییە لە برێن پاش سعات 12 شەو هیچ شتێک بخورێتن لە غێری ئاو نەبی ئاوەکە دەبی شتێن بێتن چونکە متەکدم زگەر و گەدەوانە ماندوو دەبن بەڵام سەوزە دەتوانین لە مابینی سعات 9 دا زیاتری سەوزەی بخوا و سەوزانی کە باسمان کرد چونکە زۆر ئاسان و زۆر سوکن قرسی لەسەر مەعدە و لەسەر زگەری ئینساندا نییە دکتۆر ئیبراهیم تاهر معروف پزیشکی پسپۆڕی تەندروستی کۆمەڵ و شارەزا لە بواری ڕێجیم و خواردن زۆر سپاس دەکەین بۆ ئەو زانیاریانە هیوادارم هەمومان بتوانین ئەو خواردنانی کە دەیخۆین بە شێوەیەک لە شێوەکان بیکەینە دەرمانێک بۆ ئەوەی کە ژیانمانی پێبەردەوام بێ و بە تەندروستیش بمێنینەوە ئامۆژگاریەکانی دکتۆر ئیبراهیم وەربگرن هەموو لایەکتان هەر تەندروست